سڵاو ڕێز خوشک و برایانی بەڕێز بە ئەم جارە ڤیدیۆیەکی دوو سێ دەقیقەی بە سۆرمانجی بڵاوی بکەمەوە بزانم چۆن دەبێ. برادەران زۆر ئەو داوایە ئەکەن بۆچی بە سۆرانی کاکە سۆرانی نازانم سۆرمانجی ئەزانم ئێوجا ئەو ڤیدیۆە بە ئێوە بە سۆرمانجی بی هیوادارم لێم تێ بگەن و لێم قبول بکەن. زۆر برادەر هەنە بە من دەڵێن کاکیوی تو بۆچی پشتیوانی شاسوار عەبدولواحد ئەکەی، تو بۆچی پشتیوانی نەوەی نوێ ئەەکەی، تو بۆچی نازانم چی ئەەکەی. ئەوجا من حەزەکەم قسەیەکی فەیلسوفێکی بارزانی بۆ ئێوە بگێرمەوە. فەیلسوفێکی بارزانی هەیە، نازانم ئێوە ناوی ئەوتان بهیستیە یان نەوە، بەڵام وابزانم ئێوەش دەناسن. ناوی ئەو فەیلسوفە مەسعود بارزانیە. کاتی ریفراندۆمی کرد گوتی کاکە ئەگەر ئەمن ئێستا ئەو کاتدا باسی ریفراندۆمی ئەکرد، بەڵام ئەمن پشتگیری شاسوار و نەوەی نوێ باسەکە. منیش قسەی ئەو فەیلسوفە ئەگێرمەوە. ئەگەر سەری گرت سەری گرت، ئەگەر سەری نەگرت بڵێن ئەو کابرا شێت بووە سواری سەری خوب بۆیە ئەو کاتە منیش ئامادەم سرم لەسەردا بنم. باشە برا پاشی ئەو کات بڕم بخۆ ئۆپۆزیسیۆنێکی دیکە ببینن و پشتیوانی بکەن و با ئیشاءڵڵا کوردپەروەرانە بیت و دەوڵەتی خۆتان دامەزرینن و بۆ خۆتان دەوڵەتی خۆتان بەڕێوە ببەن. لەگەر ڕێز و سڵاوم ئەو قسەی فەیلسوفی بارزانی لە بیر نەکەن، قسەیەکی زۆر ڕاستی کرد. ئێستا ئێمەش قسەی فەیلسوفەکەی خۆمان دووبارە ئەکەینەوە و بزانم، بەڵام ئەمن شێت نیمە وەکو ئەو، بەڵام ئەو قسەی من زۆر ڕاستتر دەچێت لە مستەقبەلێکی نێزیک لەو یەهەو فەیلسوفە. و لەگەر ڕێزم هیوادارم تێگەهێشت بن و ئەو سۆرمانجیەم باش بی و ئینشاءڵڵا ڕۆژی بێت باشتر فێری سۆرانی ئەبین نە سۆرمانجی. و لەگەر ڕێز و سڵاوم بۆ هەموو لایەک.